ئێستا من وڵات قسەک چاودێری وەزە دەکەم هەندە پرسیارمان هەبوو نازانم وەختت هەیە هەندە قسە بکەین. فەرموو قوربان فەرموو. ناوم قادر نادرا لە سوید تەلەفۆن دەکەم بە دوای نەڵێەوە یەک دوو پرسیارمان باڵێ قوربان بابان چاوم قوربان لە خزمەتم. بۆ بڵاوکردنەوە شد ئەگەڵەیم لێ نەکەی تراگا وایە نا ئاساییە قوربان. مامۆستا جائزە لە ئیسلام ئینسان بستە ناو حیزبەکی کە خەڵک تیرۆر بکاتن و زوڵم بکات؟ بەڵێ ئەمدا من دوێنە وەڵامی ئەو پرسیارم دایەوە قوربان. ئێمەی مامۆسای ئاینی ئیشمان ئەوەیە چاکسازی ئیسلاح بکەین لە هەموو بوارەکانایە بەتایبەتی لە سلکی خۆمانی مامۆسای ئاینی. یوسف عەلەیهی السەلام باسم کرد ئاماژەم پێدا بە حەقیقەت یەگەڵ حزبێکایە چاکسازی دەکرد و چووە پێشەوە و پۆستشی وەرگرت وەکو قورئان باسێکە اجعلنی عەلا خەزائینی الئەرض ئینی حەفیظ عەلیم. واتە حزبەکە هەر ملحید بوو ملحید 100% یعنی با بڵێن ئەو زوڵ مستەمەی ئەوان دەیان کرد ناکرا بە هیچ شێوەیە. ئەو یەحیا عەلەیهی السەلام سیاسەتی یەگەڵ کار و دەسەڵاتێکایە کرد دوایی کار و دەسەڵاتەکە هەر ئەوە بوو سەری بڕیان ملی لێ کردەوە بە حەقیقەت. جاوەرێکەڵ ئەمانە ئەگەر تۆ حزبەتی و سیاست بکەی بە نیەتی چاکسازی و ئیسلاحەوە فەکەیفە یەگەڵ حزبێکایە کە موسڵمان بێ کەم و کورتی هەبێ هەموو حزبێک کەم و کورتی هەیە بە حەقیقەت. مامۆستاش ناوت شێخ گەیلانی هەوزە مەگەڵە نەبمەنیە بە مامۆستا گەیلانی مامۆستا ئەو هەموو مەلهە لە هەولێر هەیە ئەو هەموو لەش فرۆشە هەیە لە کوردستان قوربان لە سعودیە هەیە لە دەسەڵات ئیسلامیەکان هەیە ئەوازانم ئەدخوای قەوس ئەو هەموو زوڵم و ستەمە هەیە ئەو ئەم بۆ خۆت دەبینی هەموو خەڵک دەزانی هەموو کەس دەزانی نەک لە هەولێر لە سلێمانی هەیە لە کەرکووکیشەیە باشە ناکرێ مامۆستا تۆ گەر کەوانەیەکم بدەیتێ بە حەقیقەت ئێمە لە سەردەمی با بڵێن ئیمامی عومەر کەوالی وا هەبووە دەسەڵاتی هەبووە و زوڵمی کردووە و پاشان هەبووە پێیزانی و محاسبەی کردووە. تۆ جۆ بگرە جۆ ئەگەر یعنی ئەوە عەمری کوڕی عاس زوڵم و ستەمی کرد لە سەردەمی ئیمامی عومەر لە هاوڵاتی یەک با بڵێن لەسەر شتێک کەوا سزایەکی توندی دابوو بە حەقیقەت. وەبەستم ئەو زوڵم و ستەمانە لەناو هەموو حزب هەتا لەناو دەسەڵاتی ئیسلامی لە وەختی خۆیان لە هەندێک بوار و لایەن هەبووە. تۆ بتەوێ حزبێک ئەگەر حزبێک یەک ڕوخسەتم دەبا قسەکەم تەواوکەم ئەگەر بتەوێ حزبێک مەسەلەن لە 100% تەواو بێ هیچ نوقسانی نەبێ نمونەیی بێ بەڕاستیەوە لە بەهەشدا هەیە لە دنیادا شتیوان نییە بە حەقیقەت لە دنیادا پێم بڵێ فلان حزب هەیە فلان لایەن هەیە وەڵڵای ئەوەتانێ تۆ مەسەلەن باسی ئەوە دەکەی با بڵێن ئەوەتانێ ناو حزبە ئیسلامیەکان چەند سەرکردەیان چەند دەمسپیان هەموو هەڵگەڕانەوە بوون بە ناو گۆڕان بە ناو یەکێتی خۆ هاتنە ناو حزبی ئەلمانیەوە بوون بە پارتی مەبەستم یعنی با بڵێن مامۆستا مەجالی منیش دەدەی قسە بکەم مەجالی منیش دەدەی پرسیارە لێ بکەم دەکەین کەم و کورتیەکان هەوڵە دەین کەمی بکەینەوە فتوایەکی شەرعیە بۆ جەنابتی نەقڵکەم ئەڵێ ئەگەر مەسەلەن تۆ توانیت بەشدار بی لە حزبێکایە مەسەلەن بۆ نمونە ڕێژەی لە 100 ئەو خراپە کەم بکەیتەوە واجب لەسەر شانتە ئەبێ بڕۆی کەمیکەیتەوە خۆت شەرت نییە تۆ بڕۆی لە 100% هەموو شتەکان بەدەسەڵاتی تۆ بێ بیگۆڕی بە حەقیقەت. مامۆستا مەجالی خەڵک دەدەی دەزانی تو بەغەڵەت تێمەگە لەگەر ئەو پەرڕێتن مەسەلەن ئەوە ڕۆژی جومعە نییە ئێستا منیش دەبی ئەوە شتێکی ڕۆژنامەگەریە ئەمە هەموو دەزانین ئێستا تو ئەمە ناوانەیە هەموو دەزانم بەس یەک مامۆستا ناتوانانی قەوز ئاخر ئەو شەرعاتوەکو خوتبەیەک لە بۆ من دەدەی ئەو ڕۆژ جومعە نییە ئەمە پرسیارەکەر وەڵامەکە بێ بە بەڵگەوە بە دەلیلەوە هەتا بتوانم قسەکە بگێنم ئەی تۆ غێر ئەبێ وەڵام وەربگری ئەی تۆ من دوو کەریمە قسەکەم و بی بچڕی معنای وایە تۆ نایەلی من پەیامەکە ئەسوولی حیوار وای بەزەتوم ناکرێت دەقە قسە بکەی ئەمن نیو دەقات مەسەن پرسیار دروست دەبی مامۆستا بە هەر حاڵ بێمە سەر ئەو پرسیارەی
باواز لەوە بێنین ئەتوو کە چێ ناو پارتیە تو باش دەزانی یعنی لە دینی ئیسلام ئەو بانگەشانەی دەکرێت دەبی ئینسان هەموو کار لەگە خەڵکی مستاهد بی خەڵکی فەقیر و ڕەشوڕوود بێ دژی سەمکار بێ تۆ دوو نمونە دەینی بەڵام ئاەتی بەپێی ئیسلام بەپێی ئاەتی ئیسلام دەبێ هەموو کات مەلاکان کە نوێنەری ئەو ئاینەن دەبێ ئەوانە لە بەرەی خەڵک دابن باشە ئەنی ئێوە ناکرێ دابنیشن حزباتی نەگەن بەلای کە مەگە حزباتیشتان کرد لە بەرەی دەسەڵاتێک نەبن کەچینە ناو پارتی باشە لۆ نەدوچە ناو حزبەشکەی بچووک لۆ لە دەچە ناو پارتی بچێتی ئەگەر مامەسە توخوا با پرسیارەکەم تەواو بگێنم یعنی تۆ ئەگەر حزباتی دەکەی باشە ناکرێت لە حزبێک بی ئۆپۆزیسیۆن بی لۆ لە یەکێتی لۆ پارتی لۆ ناچی لە حزبێک بیش بکەی کە حزبەکە ئەوە بی دوو لە من نەگەڕا ئێستا مەسەلەن سۆران و عەبدولستار تایر شەریف لە کەرکووچێ شەهید کراینە کۆمنتارت چییە لەسەری کۆمنتارت چییە؟ برای بەڕێزم من قسە لەسەر شتێک ناکەم معلوماتم لەسەری نەبێ ئێمە یەگەڵ کوشتنانین بەگشتی ئەوە ئێمە پەیامی ئیسلام و مامۆسا هەموو کاتوتومانە بەس تۆ ئەمانە ئەم تهمەتانە مەکە پاڵ حزبێک بەبێ بەڵگە و بەبێ مەسەلەن دەلیل و چونکە حزبایەتی با بڵێن بنی توولە خۆت ئەزانیت حەز لە حزبێ ناکا یەکسەر تومەتێ دەکاتە پاڵی وەکو تومەت کرایە پاڵ ئێمە وەڵا بۆ پارە چوونەوە بە گونێ بۆتان هەڕشاوە و لەبەر پۆست ڕۆیشتوونە و ئێمە ئەگەر 20 ساڵ لەبەر ئەو مانکردایە زوو وازمانێنە ساڵێ دوان وازمان ئەمانوت هیچمان بۆ مامۆستا نەدەکرا ینی ئڵا دەبێ لەو حزبی دەسەڵات لەو حزبی ناکرێ مەلا دابنیشێ ناکرێ خەڵک دابنیشێ وەکو هەموو ئەم دەسەڵاتە حزبیە ئەی باشەوە دام و دەستگاکانی یەکێک لە وەزارەتەکان ئەو قاف نییە یەکێک لە وەزارەتەکان داد نییە لە ناو دادایە با بڵێن بەشی شەرعی هەیەیان با بڵێن ئەمە حوالی شخصیە و هەموو قانونەکان سەر بە دەسەڵاتن مامۆستا ئەنی دوو کەسی جێدانیە سەر بە ئۆپۆزیسیۆن بی دابنیشت بی بێلایەن بی کاکە دانیشت بی ئەنی چییە هەناسەدانێکی سەرم کە ئەوە بۆچوونێکی بەڕێستە خۆنە ئاەت و نە حەدیثە من بۆچوونی جیاوازم هەیە نەخێر باوەڕم بە پارتی هەیە قەناعەتم بە پارتی هەیە کە ئەو دەسەڵاتەکەی لە ژێر دەسە و هەموو گۆڕانکاریەک لە ژێر دەسەڵات دەکرێ با بڵێن وەکو زانایان فەرمیانە حتا قورئان پێویستی بە دەسەڵاتە کە تەطبیقیکەی کە ئیشی پێ بکەی جا ئەگەر تۆ بڕۆی دۆستی بی نێزیکی بی یەگەڵ یابی ئەگەر نەسیحەتی بکەی ڕێ پێ پیشاندەی ئەوە زیاتر لێت وەردەگرێ بەوەی کەوا چونکە ئیعلانی تجایەتی بکەیت و هێرش بکەیتە سەری لە ئیعلام و لە خوتبە و لەو جۆرە شتانە ئێمە ئیسان مامۆسای ئاینی ئیشی چییە؟ إني لكم ناصح أمين إما نزور دارين نزور مال لدستا إما نص أو نصيحتش أبي نكري لدوراي دور بروي بناوي دلصوزيوة خواهي قورة فرمي أليتي بهارون وبموسى اذهبا إلى فرعون فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى نعم أنا فرعون نعم موسى أواقل لبرامبر فرعون دليتو نرمونيان با نصيحتي خوتان بكو أو نتان لسر وما على الرسول إلا البلاغ أي فكيف يقل حزبك خوش بتسنى قصانا بكان يعني أو يقدوش استاتو دبي بارتي ماموسا أتو دبي بارتي همو تاوانو غلطة شي بارتي همو دزيو تالانيك سچ خود دبي وانية لسر يعني بقصي جنابد بيه يعني هرشي إلحاد وظلم وستم كرا حميل سر يوسف عليه السلام حسابه لسر يحيى حسابه المهم اوبسيون چيا تو جو بكرا اوبسيون تو اعتراض بكي ترشي لنا حزبك كبي لدر حزبك بي بلي امشتا ما مثلا كيو بي
ناکرێ ئۆپۆزیسیۆن بێ لەبەرەوەی ئێمە وەکو مەبدەئی زانستی ئاینی ئیسلام با بڵێن ئۆپۆزیۆن کە معارەزەی نەسیحات بە معارەزە وەرناگیرێ ئەوەنەی لە نێزک و لە دڵسۆزی و لە برایەتی خۆی و لەو کەسەی کە لە حزبەکەتە وەردەگیرێ با بڵێن لە بەرامبەرەکەت کە ناحەزە و اعتراازە ئەوە وەرناگیرێ ئێمە بۆ چوونمان وایە باشە ئەمە بۆ کۆمنتارێک بدەم لێرە مامۆستا 31 سارە پارتیوێکی لە دەسەڵاتن سەدان هەزار کەس نەسیحەتیان دەکە دەیان دەوڵەت نەسیحەتیان دەکا وایان هەزاران مەلا نەسیحەتیان کرا نەگۆڕدرا بەو گروپەی گۆ دەگۆڕدرێن قوربان ئێمە ناڵێن لە 100% دەگۆڕێ ئێمە دەڵێن ئەگەر کەمشی کەینەوە ئەو واجبی سەرشانی ئێمە دنیا دەڵێ دەبی دزینەکەن هەموو دنیا دەڵێ ئەو بن وایان نا چ گۆڕانیان بۆ گەنتر و پیستر بوون تۆ جۆ بگرە ئەو دەسەڵاتە طبعا لە هەموو سەردەمێکایە لە طموحاتی بەشەرە نەبووە با بڵێن هەتا لە سەردەمی ئیمامی مەسەڵەن خولەفای ڕاشدینە زمانێک بووە دەوڵەمەند هەبووە فەقیر هەبووە پیاوی باشە بووە پیاوی خراپ هەبووە تۆ جۆ بگرە خەبرای بەڕێزم جۆ بگرە تۆ بگرە بە جۆ بگرە بە قوربان کە تۆ قسە دەکەی وەڵامەکە وەرگرە ئێ باشە لەم دەسەڵاتێش خۆ پیاوی باشی خراپ تۆ هەمووی زەرب سەفر کرد یعنی خەباتی پارتی و یەکێتی و ئەم حزبانت هەر هەمووی زەربی سەفر کرد با بڵێ کاکە ئەمانە شەهیدیان داوە خەباتیان کرۆ کوردیان گەیانە ئەم ئاستە و ئەم ڕۆژە ئەو کاتێک کە شۆڕشیان دەکرد کە لە عائیلە و لە بنەماڵەیان شەهید دراوە لە ڕێبازەکەیانە خزمەتی بەم خاکیان کردووە شەهیدماندا لەناو حیزبانە ناڵێن شەهیدان نەداوە نەداوە قوربان ئەڵێن ئەم حزبانە خزمەتیان بەم گەلە کردووە یەکەم شۆڕش لەسەر دەستی ئەم حزبانە بووە بە حەقیقەت کاتێ ئەمجا پاش ئەوەی کەوا ئێستا تۆ بتەوێ پێت خۆش بێ ناخۆش بێ دووەلیان اعتیبار بەم دەسەڵاتە دەکا تۆ بتەوێ هەر سەرکردەیە هەر کەسێکی سیاسی هەر کەسێکی دینی کە دێ یەکسەر سەر ڕاستەوخۆ دەڕوا بۆ لای سەرۆکی کوردستان بۆ لای با بڵێن پارتی دموکراسی یەکسەم جار ڕوا چێ سەرۆکی کوردستان یعنی چۆن سەرۆکی کوردستان ئەوەیەکەوا دەنجی زۆر هێنا و بە دەنجی خەڵک گەیشتۆ ئەمجا تۆ بڵێ وەڵای سەرۆک نییە مانای ئیداری چێ سەرۆکی کوردستان سەرۆکی کوردستان و سەرۆکی حیزب جوزایە سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی کوردستان کاکنێچیر نییە ئەو سەرۆکی هەرێمە دەنجی خەڵک نەگەیشتووە سەرۆکی هەرێم و کوردستان ئێستا ئەو نییە تەزویر نەبووە تەزویر نەبووە لا حول ولا قوة إلا بالله العلي رجما بالغيب بۆ ئەگەر حتا فەرەزەن دابەزین لە مناقەشە فەرەزیەتەیە دابەزین ئەو مەسەلەن قسەی جەنابەت ئەگەر تەزویریش بێ بۆ بەس ئەمان تەزویریان کردویان چی حزب هەیە هەموو تەزویری آخر انتخابات لە کوردستان حق مامۆستازان قوربانگیان ئەوە کورسیەک تەزویریان کرد دوان تەزویریان کرد ئەو ملەتە خۆی لە کاتی هەڵبژاردن بە ڕەغبەتی خۆی ئەوەی دەوێت ئێوە دەتانەوێت چەواشۆ دروست بکەن ئەم ملەتە هەمووی کافر و بێدینکەن بڵێن وەڵای وانیە ئەمە بەس بە زۆر هاتوونە وانیە ئەوە بەدەنجی خەڵک هاتووە قەوس ئەو جارە انتخابات 165 بەسەرەوە هەموو خەڵکی کوردستان نەچتە دەنگدان 135 حیزبەکانە 135 لە 135 پارتی بەشەکی بەردەکەوی و بەشێک لە پارتیش تەزویرە بەشێک لە یەکێتی تەزویرە بەس مامۆستا منیە قەوس ئەتو 32 ساڵە وا بەرەو 32 ساڵ دەڕۆین پارتی و یەکێتی حاکمن لە هەموو دنیا ئینسانی عاقڵ ئینسانی بەویژدان 4 ساڵ 8 ساڵ حیزبێک تەقیم دەکا کە بۆگەن و بۆگەنتر بوو کە خراپ و خراپتر بوو وازی لێ دێنێ کەچی ئمە بالعکس ئەنگۆ بە لێشاو لۆی دەگەڕێنەوە کە دەشگەڕێنەوە خەڵک حەقی برێ لە بۆ منصب و پارەیە دەچن ئەگەنا لۆ ناچن باش ئەگەر ئێمە منصبمان بیستە 20 ساڵ سەبرمان ناکرد لە ناو حزبێکا منصب تۆ 20 ساڵ سەبرەکەی ئەگەر منصبت پێ نەدەن هیچ بکەی با بڵێ 30 ساڵ پێشمەرگە بوو دوای دەهات دەبۆ تۆ شتەکان تێکەڵاو دەکەی ئەڵێ بۆ منصبە و لەم لان لە شەواڵەی بۆ پێشمەرگە بەبێ مقابل بێ منصبەیکە بەڵام ئێمەش ئەوەمان کردووە وەکو پێشمەرگە خزمەتمان کردووە نه آخرت تو ئێمەش وەکو پێشمەرگە بەبێ منصب مامۆستا تو پێشترێژ باشە لە ناو یەکێتی ئەگەر تۆ واقعی لەسەر قسەی جەنابەت
بڵێ یەکێتی فلان منسەبی داوە پێت بڵێ فلان با بڵێن هەردا ئەو پۆستە ئەگەر حزبی بێ ئەگەر ئیداری بێ ئەگەر وەزیفەکەی خۆم بێ با بڵێن بڵێ یەکێتی کردووە تەحەدا ئەکەم با بڵێن بەعەکسەوە لا یەکێتی بووم ئەستیقالەم کردووە لەسەر بەغا تەعین بوومە بە ڕەغبەتی خۆم 12 ساڵ مەبووە وازم لێ هێناوە برای ئەگەر ئێمە بۆ ئەوە بمان کردایە بە حەقیقەت واللهی وەبیلا یەک قسەیەکت پێ دەکەم لە دوای پرۆسەوە پارتی دیموکرای کوردستان هەموو پۆست و مەنسەبی دا بە ئێمە یەکەڵیان بین ئەو کاتە ئێمە وتمان نەخێر دەگۆڕێ مامۆسەسەم بەبەستم یەک پرسیاری دقیق لێ بکەم عەبدوستار هەردوو شەهید ئەتو کەرکووچیە عەبدوستار تاهەر شەریف و شەید سۆران تیرۆر کرا بیستەوە چەند ساڵە ئەوە 14 ساڵە هەردووشیان شەهید بوونە کەس نەگیرایە یعنی کۆمنتارت چییە؟ هیچ کەسێک ناگیرە تیرۆر دەکرێ کۆمنتارت چیە و کەرکووچیان چۆنە من بۆتم باس کرد وەکو جەنابەت با بڵێن تو تیرۆری ئەم دووبە ڕێزە تۆ جۆ بگرە خەق سوالێکت کرد جۆ بگرە ڕەحمەت لێبێ تۆ تیرۆری ئەم دوو کەسەم یعنی ڕەجمەن بالغەیب مەکە پاڵ حزبێکە با بڵێن لەوانەیە کێ بووە کێ دەسەڵاتی عێراق دەسەڵاتی کەرکووکی لە ژێردەسەر ئەو تەحقیقی بکردا ئەو لێکۆڵینەوەی بکردایە مەسەلەن خۆ هەر پارتی نەبووە خۆ هەر دەسەڵات بوونە شتی پارتی نووسی تۆ چوزانی ئەمە پارتیە یان ئەوە مامۆستا ئەی سەردەش عوسمان ئەی مەلاو شار بۆ ناگیرێن برای بەڕێزم کەس ینی کۆمنتارت یەکو مەلایە کە دەرێ تۆ زانی چۆنە قەزەی سیاست بۆ ئەڵێم بە حکمت ئەکرێ بەو تونڕەویەی جەنابەت ناکرێت و ئەتەی ئەڵێ ببیتە معارەزە و قسە بکەیت و بەرامبەر حزبێک بکەیت ئاخە تونڕەوی بە ئەسوول دەکرێت ئێستا لە شەریعەتدا دەڵێ جۆ بگرە ئاخە ئەکرێ لە با مینبەرەوە من داوەزمە سەر حزبێ هێرش بکەم خەڵکی هان بدەم ئاژاوە بنەوە لە مجتەمع ئەمە کەی نەسیحەتە ئەمە نەسیحەت ئەوە شۆڕش نییە ئێمە خوتبە و نەسیحەت ئەبێت یاکەینەوە خوتبە معالەجەی مشکیلەیە کە پێناسەی وایە برام من زانستە شەرعیەکانم تاوا کردووە زانستە شەرع ئیمامی شافعی ئەڵێ ئەگەر ویستت نەسیحەتی من بکەی بەتەنیا نەسیحەتم بکە لە ناو جەماعەت نەسیحەتم مەکە ئەوە فەزیحەتە من قبولی ناکەم شۆڕشیان کردیە نەکەر لە غوتبە بوونە عومەر موختار چێ بووە نانە تۆ ئەوە شۆڕشیان کردووە لە با مینبەر نەیان کردووە مەسەلەن بۆ نمونە ئەمە مەلا سەعیدی با بڵێن لە مێژوایە ئەوە شێخ مەحموودە ئەوانە بە جیهاد کردویانە نەک لە با مینبەرەوە هێرش بکەن و ئێستاش لە فەڵەستین قەزەی مینبەر نابێ بەکار بهێنرێ بۆ بەرژەوەندی سیاسی قال الله و قال الرسول بەڵام تۆ حزباتی دەکەی بۆ چاکسازی پێغەمبەری خوا ساسەمڕۆ هەموو خوتبەکانی بخوێنەوە بۆ گەنتر بوو ینی پێ دوایە بە ئێوە بەو 19 مەلایەن لە برای بەڕێزت جۆ بگرە هەموو خوتبەکانی پێغەمبەر بخوێنەوە بزانە کاری سیاسی تیا هەیە جگە لە پەیامی خوا پێغەمبەری خوا بەڵام کە سیاسی بووە خوتبەی سیاسی هەبووە چاکسازی کردووە ڕێنمایی سیاسی کردووە قیادەی کردووە سیاسەتی کردو ئەوە لە دەرەوەی مینبەر و مزگەوت بووە بە قوربان ئێوە خۆتان یعنی بەڕاستی مینبەر پیرۆز نابێت تێکەڵاوی ئەو کارانە بکرێ من ڕایی بۆچوونی خۆم وایە ئەوەنە تێگەیشتم دکتۆرامەیە سەدا مەلا تەخەڕوجی کرۆ لە ژێر دەسم ئەوەنە تێگەیشتمە لایەنی ئیسلام مینبەر پیرۆزە نابێ با بڵێن لەبەر بەرژەوەندی حزبی ئایا ئیسلامی بێ حزبێکی تر بێ من بەکاری بێنم بۆ لایەک با بڵێ قەینا شتی عام بۆ مەسلحەتی ملت بۆ عام ئەوە قەیناکە ئەمما من بچووکی بکەمەوە مینبەر لەبەر خاتر وەڵای حزباتی ئەوە ئیسلاح نییە ئەوە نەسیحەت نییە ئەوە چاکسازی نییە یەکێک بە پارەی ئەو میلەتە هەژارەی کە تو بۆ خۆت لە ناو کەرکووچی وەچی مەشنی بوویتە ملیاردێر خۆی منداڵەکانی های لایف دەژی تێم دەگەی هەموو منداڵەکانی وەکو فرعەونێک دەژین وەکو فرعەونێک دەژین ئەوە
ئیشی مەلایە جا بۆ لە هەموو حزبەکان وا نەبووە ئەی لە حزبە ئیسلامیەکانەوە نییەوە ئەمەش بچین دزی بکەین ئەنی مەلا ناتوانین یعنی تۆڵێ هەموو حزبەکان دزیەکان ئیسلامیەکان دزیەکەن یەکێتی پارتی هەمووی دزی دەکات من پێ دەڵێم دەکرێ مەلایەک کە ئیشی ئەوەیە لەگە خەڵکی ڕێزم تۆ لە ناو ئەو حزبە دوو حزبێک بکەوێ کە بوویتە ملیانێر بە قوتی خەڵک پێشترێژە تو لە ناوێکی داواتی ئامە بە باتڵ خۆشە برای بەڕێزم خەڵکی مامۆستا چێ پارەی نەوتی کە دزی ئاخر نانە پرسیارم لێ بکە چێ دەدزی خۆ کەرکووک خۆ کەرکووک خۆ ئێستا لەژێر دەستی کوردیە تا بڵێ وەڵای کاکە لە هەولێرێ لە سلێمانجا بۆ کەم خزمەت کرا با بڵێن کەم خزمەتی با بڵێن پرۆژە کرا لەم شارەدایە کەم با بڵێن موچەی خەڵک درا کەم ئەو کاتی کە باس دەکەین موچەی خەڵک لە قیمەیە بوو الحەمدولله مۆزەف وەڵی وای لێ هاتبوو یعنی لەخوا بە زیاد بێ نوقسانی نەبوو با بڵێن لەوەتی کەوا قەیران پیا بوو ئەو شتانە محددە محدد خوا با نەچینە ئەولا دەکرێ مەلایەکی مامۆستا تکا دەکرێ مەلایەکی ئاینی بچێتە ناو حزبێک کە خەڵک کە بە ڕۆژی ڕووناک دەبیندرێ مثلا 8 ساڵە بوجە دیار نییە مامۆستاەوە کەم پرسیارەکە بە کەیف خۆت جوابدەوە 8 ساڵە بوجە نایە نازانرێت چەندە دەخلی دیار نییە ژیانی ئەو مەسئولانە دەبینی هەموو بوونە فرعون هەموو خاوەنی ملیارها دۆلارن هەر ڕۆژە لە میدیایەک دەکرێ 20 مەلا بچێتە ژێر باڵی ئەو حزبە بڵێ ئەمن دوای 32 ساڵ دەچم چاکسازی دەکەم بۆ ئێمە چوینەوەتمانە دەستان خۆش بێ موچەی خەڵکتان بڕیوە با بڵین یان ئێمە بۆ دەدەی ئەتو خەڵکان دەدەی بۆچی تو بستێ ئەندامی ئەو حزبێ دەجاتی پێ بڵێ کاکە لەی دوورکەوە ئەگەر مەلایەک بە دوو حزبەتی پارەخۆری میلەت بکەوێتن پارەی میلەت بە ئاشکرا دەبێ مامۆستا ئەتو دەتوانی ئەگەر بچی لەگە مەسئولی پارتی دابنیشی پێ بڵێ کو دەکرێت سەری ڕەش ئەوها خەڵک لە بۆی نەبی بۆ سەیرانیش بێ دەتوانی پێ بڵێ ئەو هەموو خانی و ڤیلە و پارە و هایلایڤیت وەڵاهی برای بەڕێزم ئێمە هەموو نەسیحەتەکانمانە ناو پەرلەمان دەتوانی پێ بڵێ کو دەکرێ باب و کوڕ و برازا و ئامۆزا کولفی کول بن هەر ئەوان چوونە چیای ئەدی خەڵکیکە نەچوتە چیای ئەین دەتوانی ئەو پرسیارانە بکەی لێیان ئێمە کە حکمت بەکارێنین لە نەسیحەتایە کەسی بەرامبەر زامار ناکەین بەو ئوسلوبەی جەنابەت ئێمە دەڵێن بەو حزبانە و بە ئەو حزبش لە ناوی دەتوانی تۆ بگراخە وەڵام وەرگرە وەڵام خۆ وەڵام هەر ئاو نییە برای بەڕێزم تۆ ئینسانێکی ئەبێت تێگەیشتوبی مسەقەفبی ئەبێت تێبگەی لە پەیامەکەی من قوربان کە تۆ فێکەڵاوی حزبێک دەبی داروب نییە قوربان پێغەمبەران دەفەرمێ ئین ئورید إلا الإصلاح ما استطعت مامۆستانی مەگەنا هەزار ئاەت و قسەی تریشێ ڕێک پێچەوانێتوە قسە بکەم ئەگەر واکەی من قسە ناکەم یەگەڵ جەناب ئەڵێ ئین ئورید إلا الإصلاح ما استطعت ئەڵێ ئەوەی لە توانای منا بێ ئەوە ئەکەم ئەمما ئەوەی لە توانای منا نەبێ ئەوە خوای گەورە لا یکەلیف الله نەفسا إلا وسعها تەسلیمی دەبی نە تەسلیمی دەبی من دەڵێم ئەوە ناڕێکە ئەوە با بڵێن بە شێوەی عام مامۆستا چ ناڕێکە لە قیادەی پارتی چناڕێکە لە قیادەی پارتی ئەزانی چۆنە نەک لە قیادەی پارتی خۆ پارتی هەر کوردستان ناباتە ڕێوە جەماوەرشی نەکبەتی پارتی بڕیار نادا خۆ کوردستان برای بەڕێزم خۆ کوردستان بەس بەدەست پارتیەوە نییە بەدەست یەکێتیەوەیە بەدەست حزبە ئیسلامیەکانەوەیە بەنەوەی نوێەوەیە بە گۆڕانەوەیە بە هەموو ئەم حزبانەوە بەشدارن لەو دەسەڵاتە هەرچی دەکرێ معنایە تۆ ئیتیامی ئەم هەموو حزبە دەکەی بابڵێ مامۆستا دەفەری زەرد هەمومان دەزانین ئەو ئەلفوبایە 105 دەیان بەبەردەکەوی بە 195 لەدەست پارتیە ئێستا مازە پرسیارەکەی منە دەتوانی بچی بەرپرسە باڵاکانی بەرناوەکان نەرێم لەبەرتوو بەرپرسە باڵاکانی پارتی بڵێم چۆن دەکرێت منتیقەیەکی گەورە و گرانداگیر بکرێ و خەڵک لە بۆی نەبی بستەوە سەرزێری با و باپیری خۆی بە سەردان دەتوانێت ئەو پرسیارەی لێ بکەیت ئەزانی چۆنە ئەزانی تۆ با بڵێن چاکستازی لە عەقلی تۆە و لە تێگەیشتن و بۆچوونی جەنابەت ئەوەیە با بڵێن بەس یعنی ئەوەیە تۆ بڕۆی هەندێشت بروژێنی بە حقیقت یعنی پێشە و مشکلەی لە دوای پارتی چاکسازی من ئەوەیە
من جۆ بگرە من خۆ من هەموو وەزارەتەکان لەژێر دەست من نییە چاکسازی بکەم هەموو پارتی لەژێر دەست من نییە یا یەکێتی یا هەر حەزبێ من چاکسازی بکەم پرۆژەی ئیسلاحی چاکسازی من لە ڕێبازی مەلایەتیەوەیە من ئەگەر توانیم لە ڕێبازی مەسەلەن بۆ نمونە زانایان لە ڕێگای زانایانەوە من خزمەت بە مسکەوت و مامۆسا ئاینیەکان بکەم مەشروعی ئیسلام بکەم لەو بوارەوە چاکسازی بکەم ئەوە بەسە بۆ من شەرەف و فەخر و سەربەرزیە ئەما تۆ هاتووی منت کردووەتە با بڵێن یعنی سەرکردەی هەموو کوردستان تۆ وا ئەکەی تۆ وا ناکەی تۆ بەوە پاردی وا بڵێ و بەیەکێتی وا بڵێ و ێ باشە قەینای تروا بێ مانایە من حکومەکەم لەسەر هەموو کوردستان چاکسازی دەکەم کەواتە دەچی بەس چاکسازیەوەیە من بۆتم باس کرد کە چاکسازی خۆچی خۆ چاکسازی من نالەم هەموو کوردستان دەگۆڕم مامۆستا من چاکسازی من بۆتم ڕوون کردەوە مەلا نوێنەری ئەو ئاینەیە لەو منتیقەی تێدا دەژی ئەتو دەبی معاناتی خەڵک بکێ پەیامی خۆت نەک معاناتی شخصی خۆتان ئیمەلاکان ئەمە هەروامان کردووە قوربان ئێمە دەڵێن بە خودای بە هەموو حزبەکان مامۆستا خەڵک تیرۆر کرا چ قسەت کردیا خەڵک دزی لێ دەکرێت چ قسە دەکەی خەڵک کەرکووک دۆڕات چت کرد وەڵاهی کردوم بە خودای لە بامین بەرەوە لە بامیم ئەو تۆ لێ بامین بەر هەرچەنێ ئەو قسانەیش لەوانەیە وتومە ناکرێ لە بامین بەرەوە بەڵام پێم ناوە لە جەرگی خۆم من لە بامین بەرەوە یەکەم کەیاندومە وتومە ئێمە ئێستا لەبەر چاومانگرا مامۆستا ئێستا لەبەر واز بینین لە مینبەر ئێستا لەبەر خەڵک وەنیا تۆ خاوەن قسە لەبەر خەڵک ئێمە وەکو مامۆسای ئاینی بە هەموو حزبێک دەڵێن ملیار دۆلار یعنی بەرەبابی پارتیوێکێتی بارزانی تای هەرێکیان بە دەیا ملیار دۆلاریان هەیە لە چێیان بوو برای بەڕێزم پارتی دیموکراتی کوردستان خاوەن شۆڕشێکی با بڵێن ئەزمونێکی هەیە تۆ جۆ بگرە ئێستا بۆ نمونە هاتووی تۆ ئەمە لە سەردەمی ئیمام عومەر دەژەی دەڵێ وەڵی ئەبێ سەرکردەیەک و مسلمانێک وەکو یەک وابێ ئەمە نامخەوە خەیاڵە لای تۆ ئەیتام حەزبەوەی کردووە ئەی باشە تۆ جۆ بگرە دزی من چزانم دزی هەیە ئەیە کردوو جۆ بگرە ئەیە گردوو باشە ئەوە نیە سەرکردە و قایدەکانیان هایلا بکەژێ و ئەندام و ئەندامەکانی دەزانین چی ئەتو بێ پارتی ئەوە کۆمەڵە ئەوە حزب ئیسلامی ئەوە ئۆپۆزیۆن نییە ئەوە حزبەکان نییە ئەمە ئەتو نوێنەری پارتی ئاخە تۆ پرسیارەکەی دادپەروەر نیت برای بەڕێزم تۆ هەرەڵێ پارتی و پارتی و پارتی باشە خۆم هەموو حزب هەمووی وای کردووە توی حزبەکەت هەربژار خەڵک دەبتە نوێنەری حزبەچی کەواتە بەڕای من پارتی با بڵێن ئەوە قەناعەتی منە لەم حزبانەی تر با بڵێن باشترە لە ڕووی دادپەروەریەوە لە ڕووی خزمەتەوە چی خراپترە بۆ هەموو حزبێ باش و خراپی تایە من ئەگەر خراپیە بێ خۆ بە جەناب ناڵێم مامۆستا پێم بڵێت من خۆ من لەمێ من ئیسە سەعاتێکە قسەت بۆ دەکەم ئەگەر خراپیە بێ خۆ من حتا فەرەزەن ئەوە پارتی نوقسانیەکیە بێ خۆ من لە جەنابەت تویان لە ئیعلام هاوار وەسە ناکەم فیتنە بنەمەوە ئەڕۆم ڕاستە خۆ پێیان دەڵێم کاکە دەبتە فیتنە ئەی چۆن ئەی لە ئیعلام تەشهیر ئیمام شافعی دەفەرمێ عليه فإن نصحتني بين الجماعة فلا تجزع إن لم تعطى يعني عليه أجر بيته تو فصيحة بك لنا خلق أو بمشكيني توا أو نصيحتني أسلوبي نصيحة أوي كاكا براي برزم أبي ولو يسمن ميوان ما تو دايل بردنا كما وتاني هر شهري من وساعتي كجناب لە کۆتاییە بەس ئەوەنە پەیامم ئەوەیە چاکسازی ئێمە بەو مەفهومە شەرعیە کە تێگەیشتوونە لە ناوی خۆمان کە پێی دەزانین ئەوە ئینشاءالله ئەو چاکسازیی لە توانا و دەسەڵاتی ئێمە یابێ دەیکەین بۆ پرۆژەی ئاین خزمەت بۆ گەل بۆ نیشتیمان ئەوەی پێمانیش نەکرا جۆ بگرە ئەوەی پێمانیش نەکرا لا یکەلیف الله نەفسا ئیلا وسعها لە کاتی بۆ نمونە
ڕژێمی بەعەز بۆ نمونە ئێمە مەسەلەن چی مەلا هەیە مەجبور بوو کەوا نەتوانێت یەک قسەیش بکە ئێستا الحەمدولیلا ئەوەنە ئازادی هەیە لە کوردستان ئەوەتانێ بە ئازادی خۆمان نەسیحەت دەکەین دەستکەوت نییە ئەوە ئەگەر خەڵک دەسەڵاتی هەبی وەچی مێرگە سۆر و باردانی لێدێ ئەگەر خەڵک خەبات نەکا خۆ دوای ئەو ئەزانی چ قوربانیەک درا لە پێناوی ئازادی وەی قوربانیدا هیچ لەو بنەماڵانەی تاالبانی و بارزانی نییە بڕۆ هەردوو بنەماڵە بگەڕە دوو لە بارزانیەکان چەند هەزار کەسیان ئەنفال کرا ئەوان شەهیدیان دا بڵێن بنەماڵەی بارزانی و تاالبانی ناو یەک شەیدم پێ بڵێ یەک بریندار سلامت بیتۆڵێ کوردنی ناخوێنیتەوە ئەی بەهەزارێک جودابارزانەکان ئەنفال کرا لە بارزانی شەی تێبەزەم پێ دەرم لە باشە شۆڕشی باشە قیادە ئیسلام ئەبێ بڵێ وڵای پێغەمبەر ساسم خۆی قائید بووە ئەمە سوالەکەی زۆر نابڕێ ئەبێ بڵێ پێغەمبەر شەهید نەبووە شۆڕشی نەکردووە باشە پێغەمبەر ساسەلەم خۆی سەرکردە نەبووە تەشبیهاتی نەبێ ئەوە مەلا مستەفا خۆیش سەرکردە بووە خۆی شۆڕشەکەی گێڕاوە با بڵێ نەبووی خەڵک لۆ کوڕش تاالبانی هەموو هاتنە لەندەن و های لایڤ ژیان چۆن نەبووە تۆ نازانی نازانمە تو پێم بڵێ زۆر بووە من هەر لە بنەماڵەی تاالبانی خۆم لە سەر ئاستی مستەوای سەرکردایەتی 5 ئامۆزام لە یەک بنەماڵەیەکا شەهید بووە کە لەسەر ئاستی سەرکردایەتی عشیرەت لە هەموو لە دەسەڵات دوو برای تاالبانی دوو کوڕی مامی دوو کوڕی خوشتیم پێ بڵێ دوو کوڕی خۆی هەبوودانە دوای هینایەوە هەردووشی کردە بەربرسی هەرە باڵا باشە ئەوە یەکەم شەهیدی سەرکردە بوو جا ئەوە من با بڵێم لە هەردوو بنەماڵەکە پێت دەڵێم شەهیدی سەرکردە سیروان تاالبانی ئەوە دەسەڕاستی با بڵێن مام جەلال بووە تاالبان دەڵێن ئەوە ئامۆزای یعنی تۆ پێچی بکوژرێ بەس پێم ناڵێ ئەو کاتە کوڕەکانی هەرمناڵ بوونە ئامۆزای خۆی 5 کەسی لە یەک عائیلەیەکوا کوژراوە لەناو پارتیایە بە هەمان شێوە کۆمەڵایەتی چی ئەوە لە شەڕا کوژراوە تۆڵی کورد و ناخوێنیتەوە شەهیدەکان نازانین لە شەڕەکانی لە کام شەڕ ناوە لە کام شەڕ مامۆستا بخێنەوە برای بەڕێزم کۆمنتانێشتمە مناقەشێتی مناڵانە لەگەڵ تۆ بکەم شەهید سیروان لەسەر ئاستی هەموو کوردستان معروفە کە لە شەڕی دیش بە بەعەس کوژراوە کە لە شەڕێک لە شەڕەکانی بۆ چۆن مامەڕیشە کوژراوە کە ئەویش بنەماڵەی ئێمەیە تاالبانیە با بڵێن چۆن با بڵێن تاالبانی بووە مامەڕیشە تاالبانیە با چاک بزانی عشیرەت جودایە تو لە عشیرەتێک 100,000 بە قوربان بنەماڵە ئەوەیە ئەیتر خۆتی نازانم تۆ بنەماڵە بەچی دانا 100,000 کەسی بێگومان نەک لەناو بنەماڵەی بەرزانیە 100,000 کەسەیە شەهید کراوە ئەنفال کراوە وانە هەمووی بۆ چه حساب بکرێ لە پشتی ئاگەی با بڵێن مەلا مستەفا بوونە بۆ ئەو حساب دەکرێ بە حەقیقەت باشە باش مامۆستاەوە ئەمن و توینە ینی پرسیارەکە کە خەڵکە خۆی خۆزە دوایگە شەیدیان داهراوە شەیدیان نەدایە هەمومان شەیدماندا خەڵک هەموو ئەنفالیدایە ماڵ هەیە 20 کەسی لێ بووە معاشەچینی ئەوان های لای بیش دەژین تۆ باز لە شەید دەکەی من پێ دەڵێم بنەماڵەی بارزانی و تاالبانی برای محمەد کە دەسەڵاتن چەند شەیدیان هەیە چەند شەیدیان هەیە بە هەر بەزا من دەتوانم بەس لە بنەماڵەکەی خۆمان یەک مەجموعە لە بۆ بشمێرم بەنمونە لە دووشمان دەگەڕێم مەشمان بە هیچ سەحافیەک ئەوەنەی جەنابەت وابزانام کاتتەوە سپاست دەکەم سپاس بۆ تەلەفۆنەکەی